خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ کارانم پارۆڕەمەیەم شەوتان پێشکەشەکەین لەناو هەموو ئەو کێشە سیاسی و دارایی و کۆمەڵایەتی و تەنانەت تەندروستیانەی عێراق و هەرێمی کوردستانی شەیەکێک لەو کێشانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیانی ناوچە جێناکۆکەکانی یاخود ناوچە کوردستانیەکان دەبێتەوە. لە ئێستادا هەوڵێکی تری تعریب لە کەرکووک و دەوروبەری دەستی پێکردووە. لەگەڵەوەشدا هێز و لایەنە سیاسیەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران و لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی جۆرە و جۆردان بۆی بتوانن کە ڕێگری لەو هەوڵە بکەن و نەهێڵن ئەو هەوڵانە ببێتە هۆی تعریبێکی نوێ لە گوند و ناوچەکانی دەوروبەری کەرکووک و ناوچەکانی تر. زۆر دەمێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵیەوەدایەکە دۆخی کەرکووک و ناوچە کوردستانیەکان لە خانەقینەوە تاک و شەنگال بە شێوەیەکی ئارام بهێڵێتەوە و ڕێگە نەدات کە زوڵم لە کوردستانیان بکرێت. بەڵام لە ئێستادا بەتایبەت لە ناو شاری کەرکووک کە گرنگێکی تایبەتی هەیە بۆ خەڵکی کوردستان هەوڵی جۆرا و جۆر هەیە هەم لە پێکهێنانی هێزی تایبەتی حەشدی کوردی و هەروەها هەوڵی تعریب و کۆمەڵێک هەوڵی تری جۆرا و جۆر بۆ قسەکردن لەسەر کۆی ئەو هەوڵانە و ڕێگریکردن لە هەوڵەکان و چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانیەکان لەگەڵ ڕێبوارتە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین ئەم شەو کە بەڕێزیان لە کەرکووکەوە بە سوپاسەوە لەگەڵمانە. کاک ڕێبوارم کاتت باش. سەرەتا ئەمەوێ باس لەو هەوڵانە بکەم کە ئێوە یاخود باس لەو هەوڵانە بکەم کە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووک ڕوبەڕوویە بنەوە لە تعریبێکی نوێ ئەمانە لە چوارچێوەی یاسادایە مبەرەکانی بەردەستی عەرەبەکان چییە بۆی بگەڕێنەوە ئەو گوند و ناوچانە و ڕێگری و چارەسەرەکان لایەوە چییە؟ پێشەکی سواز بۆ جەنابەت کاکزانە و سواز بۆ کەناڵی کورسات نیوز کە هەمیشە لە خەمی کەرکووکیەکان بوون و کە هەمیشە کێشە و معانات و کەرکووکیەکانتان ڕاستەوخۆ لە شاشەکەتان گواستێتەوە بۆ کۆی بینەران و بۆ کۆی گشتی گەلی کوردستان. ئەوەی کە حەقیقەتە ڕوونە مەسەلەی تعریب و مەسەلەی پیلانی تعریبکردنی کەرکووک ماوەیەکی زۆرە لە دوای ئەو ڕووداوانی کە لە کەرکووک ڕوویدا لە دوای ڕیفراندۆم سەری هەڵداوە بە حەقیقەت و ڕۆژ بە ڕۆژ ئەو پیلانانە زیاد دەکات. ئێمە وەکو یەکێتیەکان لە کەرکووک وەکو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق هەمیشە ڕۆژانە کارمان پوچەڵکردنەوەی پیلانی تعریب و ناحەزانی گەلی کورد بۆ لەم شارەدا. کاتێک کە قەراری مانەوەماندا لە دوای ئەو ئەحداسانەی 16 ئۆکتۆبەر لە کەرکووک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لای یەکێتی ئەو مەفهومە وازح بوو جێهێشتنی خاک واتە لە دەستدانی و جێهێشتنی خاک واتە سڕینەوەی ناسنامە ڕەسەنەکەی بوو. ماینەوە ڕقم هەموو کێشە و معاناتەکان و ناخۆشیەکان و پاشان قەرارێکی تری یەکێتیانە ئەو بوو کە بەشداری بکەین لە انتخاباتی پەرلەمانی عێراق کە لە 12 ئایاری 2018 کرا کە ئەویش جارێکی دیکە هۆکارێکی سەرەکی لە بەشداریکردنمانەوە بوو کە بۆ هەموو لایەنی پەیوەندیدار بۆ ئەوروپیەکان بۆ ئەمریکیەکان بۆ عێراقیەکان بسەلمێنین کە ئێمەی کورد لەم شارە دەنگ و ڕەنگمان زۆرینەیە و لە ڕێی سندوقی دەنگدانەوە ئەوە سەلمێنین لە کاتێکا لە ئیدارە نین و لە کاتێکا لە مەلەفی ئەمن و ئاساییشانین بەڵام بەشدارێکی فعلی جەماوەری خۆراگری کەرکووکیەکان کوردانی کەرکووک ئەوەمان سەلمان کە ئێمە بوونمان و ڕەنگمان لەم شارە چەندێک هەیە و گرنگی ئەو واقع حالەمان بۆ لایەنانە گواستەوە کە تیهامی جۆرا و جۆریانە کردی. ئەمانە بۆتە هۆکاری ئەوەی کە یەکێتی کە قەراریدا لە پێشتر و پاشان قەراری دووەمشمان بۆ انتخابات کە ڕوبەڕووی تعریبینەوە چونکو لامان ڕوونە کە پیلان هەیە و لامان ڕوونە کە عەقڵەتی شۆڤێنی هەیە و هەوڵی جدیش هەیە بۆ تعریبکردنی کەرکووک و سرینەوەی ناسنامە حەقیقەکەی. ئێمە لەگەڵ پێکەوە ژیانێکی ڕاستەقینەین و لەگەڵ ئەوەین کە کەرکووک بۆ هەموو کەرکووکیەکان بێت و لەگەڵ ئەوەین ئیدارەیەکی موشتەرەکی ڕاستەقینە لە کەرکووک بێتە ئاراوە کە هەموو پێکاتەکانی کەرکووک بەشداری تێدا بکەین هەر یەکەمان بەپێی حەجمی خۆمان ئیدارەیەکی جوان و ڕێک و پێکی ئەم شارە بدەین.
هیچ کات وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە نین فەرزی ئیرادی خۆمان بکەین و لەگەڵ ئەوە نین تاکڕەوانە ئیداری کەرکووک بدەین بەڵام ئەوەی کە ئەمڕۆکە لە کەرکووکە ئەگوزەرێت ئیدارە لەلایەن یەک پێکاتەوە ئیدارە ئەدرێت و لەگەڵ ئەوەشا خۆسەپاندنێکی سەربازی هەیە و لەگەڵ ئەوەشە هەروەها هەوڵێکی جدی شەیە بۆ تعریبکردن بەڵام یەکێتی دەیەوێت بە شێوازێکی نوێ لە سیاسەتکردن بە عقلەتێکی جیاوازتر کە هەمیشە و تومانە بڕوامان بە پێکەوە ژیان هەیە ئەم حەقیقەتە بسەلمێنین بۆ هەموو ڕایەکان هەرگیز ئێمە نەبووینەتە تەتەڕەب بۆەوەی کێشە و گرفت بۆ کەرکووکەکان دروست بێ بۆ پێکاتەکانی تری کەرکووک دروست بێ بەڵکو ئێمە بەشێک بووینە لە چارەسەر و بەشێک بووینە لە حەل و ئێستاکەش ئێمە دەمانەوێت ئەمە لەسەر ئەرزی واقع جێبەجێ بێت ئەمما کەوەی کە دەست ئەبرێت بۆ خاک یان دەست ئەبرێت بۆ تعریبکردنی ناوچەیەکی ڕەسەنی کوردایەتی لە وەکو پەڵکانە و لە سنووری سەرگەڕان بە حقیقت ئەمە قابلی قبولکردن نییە ئێمە هەوڵمانداوە لە ڕێە پەیوەندیدارەکانەوە ئەمە بگەێنین بە هەموو لایانی پەیوەندیدار و بە هەموو ئەو لایەنانەی کە لە دەسەڵاتن و ئەو لایەنانی لە پەرلەمانن و ئەو لایەنانی کە لە ساحەی سیاسی عێراقن و بەشدارن لە حکومڕانی عێراق واقعی ئێستای کەرکووکیان بۆ باسکەین و بە تایبەتی کێشەکانی پەڵکانە و سەرگەڕان بگوازینەوە کە نەیهێڵین بەو شێوازەی کە ئێستا خەریکە سەر هەڵەدات تعریب لەو منتیقەیە بکرێت دیارە باسی یاسات کرد جەنابەت کە بە یاسا زۆر جارەوە کرێ بە حقیقت دیارە لە سەردەمی ڕژەمی پێشوو تعریبی کەرکووک بە یاسا کراوە و بە قەراراتی مەجلیسی قیادەی ثەورە کراوە بە قەراراتی شؤونی شیمالی کراوە هەموو ئەمانە بە یاسا و بە قەراراتێک کراون کە قووەتی یاسایان هەبووە لە پەرلەمانی عێراق و لە نێو لایەنە سیاسیەکانی عێراق ئەم یاسایانە تا ئێستاکە بوونیان ماوە ئەبێت کار بۆ بکەین کە تەفاهمێکی جدی بکەین و مفاوەزاتێکی جدی بکەین بۆ تێکڕای ئەم کێشانە لە ماوەکانی ڕابردوو لیژنەیەکی پەرلەمانی حکومی و نوێنەری سەرۆک کۆمار و پەرلەمان و نوێنەری بابلین ئۆفیسی کەرکووک لە مادی 140 کە بە ڕێزماوەساکا کە ڕەش و ئەو هەواڵانی ترمان هەمووان ئەو کارانەمان کرد و وە کۆمەڵێک لە ڕاستپاردە و تەوسیاتی تایبەتمان بۆ کێشەی زەویزارەکانی کەرکووک و دەوروبەری داوەتە سەرۆک وەزیرانی عێراق بەڵام بەداخۆ دیارە مسادەقی لەسەر نەکردووە و بەداخۆ جارێکی دیکە کە دواخراوە و پشتگوێ خراوە کە ئەم کێشانە هەمیشە کاتێک کە ئەڕواتە ئەوەی کە حەلی بۆ بدۆزینەوە یان ئەگەینە مەراحلی کۆتایەکی کە مسادەقە بکرێەوە و ئیمزا بکرێت ڕای ئەگرن و تەدەخولاتی سیاسی لە هەموو لایەکۆ دێتە پێشەوە بۆ ئەرقەلەکردنی کاتی ئەوە هاتووە قسەی جدی لەسەر ئەم پرسە بکرێت ئێمە لە حقیقەتی ئەوە تێگەشتین کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی مەلەفێکی گرنگە کە تایبەتە بە بژێوی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی کوردستان و موچەخۆرانی کوردستان بەڵام لە هەمان کاتشا لە دوای ئەم مەلەفە دەبێت مەلەفی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان لە خانەقین دووس و شوێنەکانی تر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی نوێنەرانی تیمی یەکێتی لەو حکوومەتە ڕۆڵی باش ببینین بۆ ئەوەی ئەم مەلەفەش بێتە پێشەوە من دڵنیام لە ئایندە تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز قوبات هەنگاوی جدی بۆ مەلەفانێن و ئێمە قسەشمان لەگەڵیان کردوون بەڵام لە ئێستادا دیارە ئەوانیش سەرقاڵی ئەو مەلەفەن کە ڕاستەخۆ ئەویش پەیوەندی هەیە بە بژێوی و ژیانی هاوڵاتیانی کوردستانەوە. بەڵێ کاک ڕێبوار باز لەوە کرد سبەی عەرەبەکان ئەچنە سەر گوندی پەڵکانە هەوڵەکانی ئێوە بۆ ڕێگریکردن لە هەوڵێکی لەم زۆرە چیە بێوە ئەوان چ مبەڕیرێکیان پێ ینی مبەڕیرەکەیان چییە سبەی ئەگەر بۆ نمونە ئێوە کۆندامی ئەنجومەنی نوێنەران بڕۆنە ڕوبەڕوویان بڕۆن ڕێگریان لێ بکەن ینی مبەڕیرێ عەرەبەکان چییە؟ ئەو مبەررانی ئەوان پیانە مبەرڕەکان مبەرری تعریبکردنی ئەو منتیقەیە بۆ لە سەردەمی ڕژەمی پێشوو و ئەوان تا ئێستا بۆ عەقلەتە بیرەکەنەوە ئەوەی کە ئێمە کردومانە لە ئەم 24 کاتژمێری کەوا ڕۆشتووە دوێنێ و ئەمڕۆکە ئۆپراسیۆنی کەرکووک و ژووری ئۆپراسیۆنی کەرکووکمان ئاگادار کردنێتەوە کە تەدەخولی عەسکەر قبول نییە لە لای ئێمەوە و نەبنە تەڕەف بۆ ئەم پرسە و هەروەها لیژنەیەکی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق دروست بووە کە هەموو ڕنگ و پێکهاتە و لایەنەکانی تێدایە بە سەرۆکایەتی سەرۆکی لیژنەی ئەمن و دیفاع لە پەرلەمانی عێراق کە پەرلەمانتارانی کورد لە هەموو پێکهاتەکان ئەندامن تێیدا
و مەهامی ئەو لیژنەیە ئەوەیە لە ماوەی لە دوای دەستپێکردنی 2 هەفتەی هەیە واتە 15 ڕۆژی هەیە تحقیقی تەواو لەسەر ئەم کێشانە بکە و هەموو ئەو ئەوراق و دۆکۆمنتانەی کە پەیوەستە یان پەیوەندە بەم کێشەی زەوی وزارە کشت و کاڵەکان چی لە پەڵکان و سەرگەڕان بێ و چی لە شوێنەکانی تری ناوچە کێشە لەسەرەکان بێت بکرێ بە مەلەفێکی تێر و تەسەر و بە راپۆرتێک و ئامادە بکرێ بەرزەوە بکرێ بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. ئەمڕۆ پەرلەمانی عێراق ئەو لیژنەیە دروست کردەوە و ئەو لیژنەیە بێتە هۆکاری ئەوەی کە تەدەخولاتی عەسکەری نەکرێت و لایەنی پەیوەندیدار هەموو وەکو دایری زراعە وەکو ئەوانەی کە لە نفوسن و هەروەها با بڵین وەزارەتی زراعەش و قەزا و دادگاکان کە ئێستا ئەوانش بوونەتە تەڕەفێک هەموو ئیش و کارەکان لەم پرسە ڕابگرن تا ئەوەی پەرلەمان بە تەواوەتی تحقیق و تحققی خۆی ئەکا لەم پرسە و راپۆرتی بەرزەکاتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراق دەنگ لەسەر ئەو تەوسیاتانە بدرێت کە بەرزەکرێتەوە بۆ سەرۆکوەزیرانی عێراق. ئەمە ئیجرائێکی تەواو دروستە و پەرلەمانیە و سەلاحێتی پەرلەمانشە لە کاتێک کە کێشە و گرفتێک لە منتیقەیەک هەبێ بە تایبەتی ببێتە هۆکاری فتنە و ئاژاوە و ڕەنگە شتی خراپی لە دواوە بێت کە پەرلەمان دەبێت لەم کاتی پێویستە بێتە سەرخات. ئەو لیژنەیە ئەمڕۆکە دروست بووە و دڵنیاشم ئەو لیژنەیە ڕۆڵی باشمانە بێ بۆ ئەوەی ڕاستی و دروستی کێشەکانی ئەو منتیقەیە و مەناتقەکانی تری ناوچە کێشە لەسەرەکان تایبەت بەم کێشەی زەوی وزارە بگوازینەوە بۆ پەرلەمانی ڕێئاسی پەرلەمانی عێراق و پاشان تەسویتی لەسەر بکرێت و بەرزکرێتەوە بۆ سەرۆکوەزیرانی عێراق. بەڵێ ینی بەڕێزت بە پێی زانیاریەکانی بەڕێستان ئەنی تەسەوڕەکەی سبەی عەرەبەکان بە هەر هۆکارێک بێ بستنە سەر گوندی سەر ناوچە کوردنشینەکان یان گوندی پەڵکان و دەوروبەری کاکزانە عەرەبەکان خۆیان هەر لەوێن ئێستاکە بڵێ وازح بێتەوە بۆ بینەران. عەرەبەکان خۆیان بەشێکیان لەوێن بەڵێ و بانگەوازیان کردووە کە خەڵکی تریش لە عەرەبەکان بن ڕێ کۆ ببنەوە ئەوەی کە مەترسیدار بوو قەرار بوو سوپا و هێزی عەسکەری لایەنگری ئەوان بکات لەسەر حیسابی ئەوان دژ بە کوردەکان بێت. ئێمە ئەومان ڕاگردووە ئێستا ئەمڕۆکە و بە تەواوەتی هۆشداریمان داوەتە لایەنی عەسکەری کە لەم منتیقەیە هەیە کە نەبنە تەڕەف و هەستێکمان لا پێیا بووە کە ئەوانیش ئێستا لەوە تێگەشتون و پاشی ئەوەش کە ئەمری دروستکردنی ئەو لیژنە پەرلەمانیەش ئەعلان کرا دەبێت ڕابوەستێت و ناببێتە تەڕەف هەر پێش و تریش خۆی ناببێتە تەڕەف بەڵام هەندی عەقڵەتی شۆڤێنی هەیە کە ئێستاش بوونی ماوە لە عێراقا و لە هەمان کاتە هەندێک تەدەخولات هەیە کە لە کەسانی نامەسوولەوە کە لە ئەسڵا مەسوولەتیان هەیە لە دام و دەستگاکانی دەوڵەت لە عێراق فشارەکەنە سەر قیادی عملیاتی کەرکووک کە تەدەخولکەن لەلایەکی دیکەوە پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە ئەویش نووسراوەکات و فشارەکاتە سەر قیادی عملیات کە تعریبی ئەو منتیقەیە هاوکاری ئەو عەرەبە هاوردانی پێ بکرێت. ئەمانە هەمووی باشکرایکە خۆت ژێر بەژێرێکە ئێمە لەو حەقیقەتە تێگەشتوین. پارێزگاری کەرکووک باشکرای ژێربەژێری کات ژێربەژێری کات ژێربەژێر کارەکانی ئەکات و پاشان ئێمە نوسخەیەک لە کتاب و نووسراوەکانی بۆمان دێتەوە کە چی کردووە ئەبێت کە بەڕاستی هەمان عەقڵێتە هەمان نووسراوە کە لە سەردەمی ڕژێمی پێشوو ئەو منتیقانی پێتعریب کراوە بەڵام کات و سات و زەمانەکەی گۆڕاوە و تەوقیعی کەسەکەش گۆڕاوە بۆتە تەوقیعیەکێکی دیکەوە تا ئەو عەقڵەتە بوونی هەیە ئێمە لەوە تێگەشتوین و تا ئەم دقەی کە لەم بەرنامەی جەنابیش قساکەین ئێمە لامان گرنگە کۆی هاوڵاتیانی ئەم منتیقەیە پارێزین و لە کەرکووک شەڕ و پێکدادان دروست نەبێت لە نێو پێکاتەکانی کەرکووک و هەوڵی جدی یەکێتیەکان لە کەرکووک ئەوەیە بەڕاستی هەوڵی جدی نوێنەرانی کورد وەکو پەرلەمانتاران ئەوەیە کە نەهێڵین ئەم کێشەیە گەورە بێتەوە و بێتە هۆکاری ئەوەی کە پێکدادان دروست بێت لە نێو پێکاتەکان بەلامانەوە گرنگە کە ئەمە دروست نەبێت و چەندین جاریش هۆشداریمان داوە بۆ ئەوەی کە ئەمە دروست نەبێت. ئومێدەوارین لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەتی عێراقی لە هەموو ئەو مەسج و ئەو بانگەوازانەی کە ئەمڕۆکە و هەموو ئەو پەیوەندی تەلەفۆنانی کە ئەمڕۆکە کردومانە هەر یەک لە شۆن خۆیەوە لەو حەقیقەتە تێبگا کە ئێمە بەو پڕی مەسئولیەتەوە ئەڕوانینە ئەم قەزەیە وەلامان گرنگە
هاوڵاتیانی کەرکووک بەگشتی بپارێزین و لامان گرنگە ئەم کێشەیە بە تەفاهومێکی باش بە پێی چۆنەڵێت ڕەسانەتی ئەو منتیقەیە هینچەیە بدرێتەوە بە خاوەن حەقەکان و هێزی سوپا وەلایەنی دەوڵەتداری نەبنە تەرەف لەم کێشەیە لە حساب لە بەرژەوەندی تەرەفێک لەسەر حسابی تەرەفێکی دیکە، چونکو ئەمە بەڕاستی کاردانەوەیکی خراپی دەبێ و هەڵوێستێکی جددیشی پێویستە کە ئێمە ڕوبەڕووی کاک ڕێبوار بەڕێزت باست کرد کە پارێزگاری کەرکووک بە وەکالەت مەسەلەن ژێربەژێر نووسراوی کردووە، بەڵام چی تر بە دیاریکراوی یان بە ئاشکرا یان بە نهێنی تەحریکی ئەو مۆزوعاکە، ینی بە دیاریکراوی لە کەرکووک و دەوروبەری کەرکووکە؟ خۆی هەندێک لە ئەو عەرەبانەی کە هاتوون کاتی خۆی پیانەوترێ عەرەبی شەمەر کە لە ئەسڵا بەدوون، ئەوانە هاتنێتە ئەو منتیقەیە کە ئەتوانم بڵێم تەسیریان لەسەر هەندێک لایەن هەیەکەوە دەچن پەنایان بۆ بن و ئەو یەکێک لەو لایەنانەی کە پێشی هەفتەیەک لەمە پێش لایەنێکی سەر بە ڕێکخراوی بەدر کە چووبوونە ئەو منتیقەیەوە هەندێک مزایداتیان کردبوو. ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان کە جەنابی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان کاک لاور هاتنە بەغدا و لەگەڵ بەڕێزانی ئەندامانی مەکتەبی سیاسی و وەفدی کە پێکەوە لە بەغدا بوون، یەکێک لەم پرسانە مۆزوعە بوو باس کرابوو و پاشی گەڕانەوەیان بۆ سلێمانی دیارە ئێمە تەکلیف کراین کە لەگەڵ بەڕێز وەزیری داد حاکم سالار و بەڕێز ڕزگار حەماندامی مەکتەبی سیاسی یەکێتی سەردانی هەندێک لایەنی سیاسی عێراقیمان کرد بە تایبەتی با بڵین لایەنە شیعەکان کە ئەو مەسەجەی هاوسەرۆکانی یەکێتیان پێ بگەێنین سەبارەت بە ئەم تەدەخولاتانی کە لە بەڵکان و سەرگەڕان دەکرێت و هەروەها ئەو تەدەخولە بە تەدەخولێکی ناتەندروست ئەزانین کە ناکرێت تۆ هێزێکی سیاسی بە تایبەتی شیعی و مێژوێک تێ لە شۆڕشتان دژ بە ڕژێمی پێشوو و هەروەها لە حکومڕانیتان لە دوای پرۆسی ئازادی و شەراکەتی ڕاستەقینە لەگەڵ کورد کە لە یەک هاوپەیمانیە کارمان کردووە بۆ عێراقی نوێ کە ئێستا ئەوان بێن دیفاع لە هەندێک عەرەب بکەن و گروپێک بکەن کە کاتی خۆی سەدام هێنایەتی بۆ منتیقەیە. بەڕاستی ئێمە ئەومان پێڕاگەیاندن و پێشیانمان وتوە کە لامان سەیرە کە لایەنێکی سیاسی شیعی دیفاع لە عەرەبی هاوردە بکە کە سەدام و دار و دەستەکەی هێنانیتی بۆ تعریفکردنی کەرکووک. ئەمە بەڕوون و ئاشکرا منەوەی لە کورسات باسی کەم ئەومان پێڕاگەیاندن کە پێی نیگەران بووینە و تەسەوڕەکەم لەو نیگەرانی ئێمە شتێگەیشتن ئەوانیش و ئەستیجابیان هەبوو لە ئەو نیگەرانی کە ئێمە بۆمان باسکردن لەو کۆبوونەوانە تەدەخولاتی خۆیان کردووە بە حەقیقەت لە چەند ڕۆژی ڕابردوو ئاگامان لەیە کە پەیوەندیان کردووە بە مەکاتبی خۆیان لە کەرکووک کە تەدەخول نەکەن لەم مەلەفە و نەبنە تەرەف لەم مەلەفە و ئیشی ئەوانیش نییە بەڕاستی بچنە پەڵکانە و سەرگەڕان دیفاع لە عەرەبی هاوردە بکەن. بەڵێ کاک ڕێبوار مەسەلەن لایەنی یاخود خاڵی لاوازی کورد لە کەرکووکات چییە؟ کورد کە مەسەلەن ئەم کێشە و گرفتانە ڕوبەڕووی کوردستانیانە بێتەوە، خاڵی لاوازی کورد کامەیە؟ یەکێک لە خاڵە لاوازەکانی کورد ئەوەیە کورد یەکدەنگ و یەک هەڵوێست نییە، یعنی عقلەتی شۆڤێنی لە سەردەمی بەعس شابوو. بۆ نمونە ڕژێمی بەعس ئەو پەڕی شۆڤێنێتی هەبووە و هەموو ڕێگا خراپەکانی بەرامبەر بەنەتەوەی کورد تاقی کردەوە، بەڵام کورد یەک ڕنگ بۆ کاتە یەک هەڵوێست بوونە. هەموو ئەمان بینی کە قیادەی کوردی کە ئەو سەردەمە لە شاغ بوونە پێکەوە، یعنی چۆن ئەڵێ ئێمە لە شار بووینە ئەومان بەدی ئەکردکەوە بۆ یەک ئامانج خەباتەکەن بۆ ڕزگارکردنی کورد و بۆ لە ناوچنی ڕژێمی بەعس. ئەمەی کە ئێستا هەیە حاڵی حازر کە ئێمە ئێستا تێیدا ئەژین بە هەمان شێوەی کە لەو سەردەمەشتیدا ژیاوین، لە ئێستادا یەک هەڵوێستی کورد نابینم و یەک ڕەنگی کورد نابینم و ئەتوانم بڵێم زۆر پڕ لە ئازارین کە کورد یەک هەڵوێست نییە لە مەلەفی بە تعریفکردنی کەرکووک، خانەقین، دووس، شوێنەکان تری مادەی 140 و زۆر بە ئازارین کە ئەبینین قیادەی کوردی ئاگایان لە کێشە و معاناتی ئێمەمانە نییە
و زۆر بە ئازارین کاتێک کە ئێمە وەکو یەکەتی لە کەرکووک هەنگاوێکەنین ویلایەنێکی تری سیاسی دش بە هەنگاوەکەی ئێمە پروپاگەندەی لەسەرکات و مزایداتی لەسەرکات یعنی پێویستە واز لەم عقلێتە بێنین کەم نییە حکومڕانی کوردستانی لە 1992 تا ئەگۆستە 2021 پڕە بێت لە تەجروبە بن و دەبێت واز لەم شەڕی یەکتریە بێنین بەڕاستی بە تایبەتی بۆ ناوچە کێشە لەسەرەکان ئێمە بەو شەڕە یان بەو دژایەتیکردنەی یەکتریە ئێمە لێرە باجەکەیەدەین ئەو کوردانەی کە ماینەتۆ دیفاع لە خاکەکەمانەکەین ئەو کوردانی کە ماینەتەوە دەمانوێت ناسنامەی خاکەکەمان لەدەست نەدەین ڕۆم هەموو کێشە و معانەتەکان و ئەوە واجبی ئێمەمانان شامکارە بکەین و سوپاسی هەموو کوردێکی خۆڕاگر شەکەین کە لەم شارە ماونەتەوە لە شارەکانترین ناوچە کێشە لەسەرەکە ماونەتەوە لە پێناو لە دەستنەدانی ناسنامەکەی کاکزانە هەر شوێنێکی ناوچە کێشە لەسەر کورد کە ڕەوی تێدا کردووە ئێمە لە دەستمانداوە سنووری خاکی کوردستان حەمرینە بەڵام کورد ئێستا ناڕوا بۆ حەمرین کەرکووک و شوێنەکان تریژەکە کورد چۆڵیکات ماوەی وای لێ دێ کورد بۆی نایەتەوە جارێکی دیکە بۆیە ئەبێ واز لەم عەقڵێتە بێنین و دەبێت لەوە تێبگەین ڕاوکردنی کورد لە مەناطقی کەرکووک لە خانەقین لە شوێنەکانی تر واتە لە دەستدانی خاکی کوردستانیەکێتی واتە سڕینەوەی ناسنامەکێتی دەبێت هەموو ئەوانەی کە خۆیان بە قیادەی کوردی ئەزانن لە سەر مستەوای بەرز لەم حەقەتە تێبگەن و هەموو ئەوانەی کە بە عەقڵانیەت بیرەکەنەوە دەبێت بە کەوادری خۆیان بڵێن واز لە یەکشکانەوەی یەکتری بێنن هیچ ناواز لە ئێمە بێنن لە کەرکووک بۆی کارەکانمان بکەین لە پێناو ئەوەی کەوا کوردێک تۆزێ بەحەسێتەوە لە پێناو ئەوەی کە بەردەوام بین لە دیفاعکردنی خاکی کوردستانی کەرکووک و ناوچەکانی تر یعنی ئێمە ئێستاکە لە کەرکووکین بۆچی لە کەرکووکین یەکێک لەبەرەوەی ئێمە ویلادەمان کەرکووکە یەکێکی تر لەبەر ئەوەی دەمانەوێت خاکەکەی بپارێزین و هاونیشتیمانیەکانی خۆمان بپارێزین و کارێ بکەین بۆ ئەوەی زمانی ژیانی خەڵکانی خۆمان بکەین لەم شارەیە و ناسنامە ڕەسەنەکەی بپارێزین ئەمە بەجددی کە لە کەرکووک کارەکەی کارێکی ئاسان نییە بەڵام زۆر ئاسانە کاتێک لە شارەکانی کوردستانەوە قسەی لەسەر بکەیت بەڵێ کاک ڕێبارکەواتە کە کەرکووک بەو شێوەیە مەترسی لەسەر بێت و هەموو ڕۆژێ بە زۆرێک کاتی ئەوە نەهاتووە یەک ڕیزیەکی نیشتیمانی تایبەتی بۆەوەی بە تایبەتی لەسەر ئاستی یەکێتی و پارتی کە بە وەزیر لە بەغدان بە ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە بەغدان بە سەرۆکۆمار لە بەغدان ئەو دوو هێزە ینی ئەکرێ هەموو ڕۆژێ مەسەلەن برینی کەرکووچەکان برینی ناوچە جێناکۆکان بکلێرێتەوە مەسەلە من چەند ڕۆژە پۆستی بەڕێزێکم بینی لە تۆڕی کۆمەڵایەتی ئەڵێ من چوومەتە گەڕەکە کوردیەکان بەشێکی زۆر لە خانوەکان لەسەری نووسراوە ئەم خانوە بۆ فرۆشتن هەڵبەت ینی ئەمانەش مەترسی گەورە گەورەم بۆ داهاتووی کەرکووک و کوردستانی بوونی کەرکووک ینی کاتی ئەوە نەهاتووە مەترسێت زەدیە لەسەر نەتەوەی کورد هەبێ لە کەرکووکە هێشتا ململانەی سیاسی هەبێ قسەی جەنابە زۆر جوان و دروستە کاکزانە من پێم وایە کاتی ئەوە هاتووە کە قسەیەکی جددی لەسەر ئەم مەسەلانە بکرێتەوە کاتی ئەوە هاتووە کە ئەو یەک ڕێزی نیشتیمانیە پیشانی هەموو لایەک بدەین و ئەو هاوخەمیە نیشتیمانیە پێشانی هەموو لایەکی بدەین دۆستەکانمان غەیری دۆستەکانمان بە هەموو لایەک بڵین کە ئێمە لە خەمێکی جددی ئەم دۆخین کە ئەمڕۆکە لە کەرکووک و لە خانەقین و شوێنەکانی تر هەیە بەڵام پێویستە چۆن ئەڵێ ئەوانەی کە لە قیادەی بەرزی ئەم حزبانن قسەیەکی جددی بکەن یعنی لە ماوەکانی ڕابردوو هەندێک کێشە و گرفت لە کوردستانە هەیە من ئەبینم لە کەرکووکەوە هەر سەرۆکی حزبێک قیادی حزبێک بە نەوعێ بۆ خۆی تەفسیریەکە هەریەکە بە نەوعێک لە دژی ئەوەی تر یەکتری قساکە یعنی وای لە هاتووە قیادەی ئەحزابی کوردستانی منافسە یەکتریەکەن بۆ شکاندنی یەکتری لە ژیاتی ئەوەی کە یەکگرتوو بن بۆی لەو ناخۆشی و ئاڵۆزەی کە کوردستانە ئەمڕۆکە تێدا ئەژێت لەو ناخۆش و ئاڵۆزەی کە کوردەکانی ناوچە کێشە لە سەرەکان تێدا دەژین پێکەوە چارە نووسێک و چارەسەرێک بدۆزینەوە خەریکی شکاندنی یەکترین واز لە شکاندنی یەکتری بهێنن و دەست بدەنە ئەو مەلەفانی کە مەلەفی چارە نووسسازە کە مەلەفن لە 2003 و 4 قیادی کوردی کاریان بۆی کردووە لە بەغدا لە دەستور جێیان بۆ کردوونێتەوە
ئەوەی کە لە دەستوری عێراقا سەبارەت بە کورد جێی کراوەتەوە بە هەوڵی هەموو قیادەی کوردی لەو سەردەمە کە لە بەغدا بوون نامەوێت فەرق و جیاوازیە بکەم لێرە بەڕاستی ئەوەی کە لەوێ کراوە کەم نەبووە و کارێکی ئاسان نەبووە و ئەو گەورەترین دەستکەوتە بۆ نەتەوەی کورد بۆ هەموو ئەو جیلانی کە ئێستا دێنە پێشەوەش بەڵام وەرن چۆن ئەمە بپارێزین و چۆن کار بۆ جێبەجێکردنی ئەمە بکەین ئەمە بە یەک تەڕەف و یەک جیهەت ناکرێت بە یەک گروپ ناکرێت ئەمە بە یەک ریزی کورد ئەکرێت بە یەک هەڵوێستی کورد ئەکرێت یەک ریزی نیشتیمانی کورد ئەکرێت بۆ ئەوەی بتوانین یەکێک لەوانی کە لە دەستور جێیکراوەتەوە هەنگاوی جدی بۆ بنین تو بێتە پێش مەلەفەکە زۆر گرنگە دۆخی کەرکووک دۆخێکی زۆر دژوار بووە یعنی تەماشا بکە ئەگەر دیتە سێر ئیدارە واز لە مەلەفی سیاسە بێنین وەرە سێری ئەو فەساد و گەندەڵێ بکە کە ئێستا ئەمڕۆکە لە کەرکووکا هەیە وەرە سێری ئەو فەسادە بکە کە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت لە کەرکووکا سەری هەڵداوە لە ڕەسی هەڕەمەکەوە هەتا ئەگاتە مەسئولی شوعبە و قسم و پێشی وەحدەیەک پڕ بووە لە فەساد ئەمە چێ لی بەرپرسیارە دەبێت ئەمانە هەمووی قسەی جدی لێ بکرێت ئێمە هەموو مەلەفی گەندەڵی کەوا پێویستە سەرۆک وەزیرانی عێراقمان لێ ئاگادار کردێتەوە دام و دەستگا پەیوەندیدارەکانی دەوڵەتمان لێ ئاگادار کردنێتەوە بەڵام ئیجراعات وەکو پێویست ناکرێت باشە بۆ لیژنەیەکی پەرلەمانی مەلەفی جدین و قسەی جدی کاکرێبوار بیر مەسەلەن هەوڵتان نەداوە لیژنەیەکی پەرلەمانی بۆ پێک بێنن لەسەر ئاستی پەرلەمانی عێراقا کە بێ وەکەوەی چۆن بۆ تعریب دێت بۆ مەسەلەی ئەو فەسادەش بێ کە لە کەرکووکایە کۆمەڵێک مەلەف بجوڵێندرێت لە ڕێگەی لە ڕێگەی لیژنەی دەستپاچی ئەنجومەی نوێنەرانەوە ینی بۆ ئەوەی کە چیتر زیان بە کەرکووچەکانیش نەگات کاکزانە هەموو لایانی پەیوەندیدار ئەمڕۆکە ئاگادارن لە فەسادی عێراق لەو فەسادی کەرکووک لەکەکرێت هەموو لایانی پەیوەندیدار لە عێراق ئاگادارن بەڵام چونکو کورد مزایەدە لەسەر یەکتری ئەکەین لە کەرکووک و یەکتری ئەشکێنینەوە لە خانەقین و لە دووز و لە شوێنەکان تر ئەو بۆتە هۆکاری ئەوەی کە مەلەفەکان بە مەلەفی سیاسی لە قەڵام بدرێت کە ئەو مەلەفە مەلەفێکی ئینسانیە مەلەفێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە مالی بە چۆنەڵێ بە سەر و ماڵی هاوڵاتیانەوە هەیە بە سەروەت و سامانی گشتیەوە هەیە بەڵام ئەکرێ بە مەلەفێکی سیاسی وا لە قەڵەمە درێت ئەمانە هەمووی هۆکارەکەی ئەوەیە کە کورد یەک ڕیز نییە یەک دەنگ نییە ئەوەی کە پێویستە وەکو ئیجراعاتی پەرلەمانی سەبارەت بە فەسادی کەرکووک لە ئێستادا ئەنجاممانداوە هەمووی وەکو پێوی هەمووشی بە دۆکۆمنتاری لامانە ئەمماوەتۆ سەرەوەی ئیجراعات بکرێت ئیجراعاتەکان زۆر بەتیئن زۆر خاون یعنی وەکو ئاماژەم پێی کرد هەموو ئەمانە شەگەڕێتەوە بەوەی کە ئەبینی دووڕا هەیە یان کورد یەکگرتوون نیە لە کۆی گشتی مەلەفەکان تەئسیری لەسەر مەلەفەکان ترشا هەیە بەڵێ کاکرێبوار پرسێکی تر لەو دوو ڕۆژە مەسەلەن هاوڵاتیانی کوردی تووشی شۆک کرد ئەویش مەسەلەی دروستکردنی حەشدی کوردیە ئەم حەشدی کوردیە تا چەند زیان بە پرسیینەتەوەی ئەگەێنێت تا چەند سەرە کێشێت بۆ ئەوەی کە زیان بە کەرکووک بگێنێت یان بە جۆرێکی تر بڵێن سوود و زیانی ئەم حەشدە کوردیە چیە لە کەرکووک؟ بەڵێ جارە من ئومێدەوارم لە هەموو تاکێکی کوردی پەیوەندی بە ئەم حەشدەوە نەکەن کە ناویان لێناوە کەوا پێوتری حەشدی کوردی و خۆشبەختانە ئەمڕۆکە با بڵێن دەستەی حەشدی شعبی ئینکاری کرد کە ئەوان ئاگداری دروستکردنی ئەو هێزەنین و لە هەمان کاتشا ئەم هێزە ئەگەر دروست بێتە هۆکاری فتنەیەکی گەورە لە نێو کەرکووکیەکان کورد خاوەن هێزێکی عقایدی تایبەتی خۆیەتی کە مێژوویەکی پڕ لە خەباتی هەیە کە هیچ کەس و لایەنێک ناتوانێت نیکۆڵی بکات ئەویش هێزی پێشمەرگی کوردستانە و بەپێی دەستوریش کورد بۆی هەیە بچێتە ناو هێزەکانی پۆلیسی فیدراڵی یان هێزەکانی سوپای فیدراڵی ئەمە حەشدی شعبی بە فتوایەکی مەرجعیەت دروست بووە ئێمە ڕێز و حورمەتمان هەیە بۆ مەرجعیەتی دینی شیعی کە لەو کاتی کە ئەو فتوایدا شەڕی داعش بکات باز لەو پیرۆزەی مەرجعیەت ناکەین بەڵام باز لە حەشدی شعبیەکەین کە بە نسبەتی ئێمەی کوردەوە هێڵی سوورە کورد بچێتە ناو هێزەوە من ڕائێکی شخصی خۆمە و ڕائی یەکێتیەکانشە بەگشتی لە کەرکووک
ناکرێت کورد بچێتە ناو هێزێکەوە کە خاوەن عەقیدەیەکە تایبەت بە خۆی حەشدی شعبی، یعنی حەشدی شعبی عەقیدەیەکی ئاینی سەربازی تایبەت بە خۆی هەیە، دوورە لە بیر و باوەڕی هەموو تاکێکی کوردیە. چۆن ئێمە هێزی پێشمەرگەمان هەیە خاوەن عەقیدەیەکی سەربازی نەتەوەیی تایبەت بە خۆیەتی، مەحاڵێکەوە پێکاتەکانتر بچنە ناویەوە کە خۆیان قبوڵشی ناکەن. حەشدی شعبیش بە نسبەتی ئێمە وایە. بۆیە من ئومێدەوارم و داوا لە هەموو ئەو گەنجە دڵسۆزاناکەم و لە هەموو ئەو کەسانشی کە دەستیان بۆ مەلەفە بردووە بکشێنەوە تێیدا، واز لە مەلەفە بێنن کە دوورە لە بیر و باوەڕی ئێمەوە و دوورە لە بیر و باوەڕی عەقیدەی سەربازی و نەتەوەیی ئێمەوە. ئەوە تایبەتە بە حەشدی شعبی و ئەو خەڵکانی کە لەو مەنتیقەیەن. ئێمەش هێزی تایبەتی خۆمان هەیە و خاوەن عەقیدەی سەربازی تایبەتی خۆیەتی، خاوەن بیر و باوەڕی نەتەوەیی خۆیەتی، ئەتوانن پەیوەندی بەو هێزی پێشمەرگەوە بکەن کەوا من باسێکم. ئەمما حەشدی شعبی جیاوازە، ئەوە پەیوەندی بە ئێمە و ئومێدەوارم هەموو کوردێک هەموو گەنجێک ئەوەشی کە ئینتیمای کردووە ئینتیماکەی سەحب کاتەوە بکشێتەوە لەو مەلەفە. بەڵێ کاک ڕێبوار، کەواتە ئەگەر دەستی حەشدی شعبی ئەمێ ڕەت کردبێتەوە کە خۆیان بۆکو مؤسسەکە لە ئەوانەی لە ئەنجومەنی نوێنەران بە یاسا جێگیر کراون بەپی زانیاریەکانی بەڕێستان چی لە پشتی ئەم حەشدە کوردیەوەی کە ئێستا 120 کەس ناونووس کراوە و هەوڵەدەن بکرێن بە دوو لیوە؟ کاک زانە ئێمە زانیوانە چیە لە پشتیوێتی، بەڵام ئەوەی کە بەلامانەوە گرنگە کورد ئینتیمانەکە پێوەی و گەنجەکانمان ئینتیمانەکەن بەو هێزەوە. هەیئەکە کە هەیئەیە کە جەنابەت باست کرد بە یاسا ڕێکخراوە لە پەرلەمانی عێراق ئینکاری کرد و ڕەتشی کردێتەوە. بۆیە نامانوێت ئەو گەنجانەی ئێمە بە شێوەیەک بە شێوازەکان هەڵبخەڵەتێن و بیانکەنە ناو هێزێکەوە کە مەرجەعەکەی خۆی ئەوە تا ئینکاری کردووە. بەڵێ کەواتە ئێوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەتیەکەنەوە کە مەسەلەن هیچ گەنجێک لە کەرکووکە پاڵپشتی ئەو حەشدە کوردیە بکات. ئێمە وەکو یەشێتی لەگەڵی نین بە ڕوون و بە ئاشکرا حەشدی شعبی بۆ خاوەنەکەی خۆیەتی، بۆ ئێمەمانان نییە و ئێمە تەدەخولیش ناکەین لە ئیش و کارەکانیان و لە هەمان کاتشا داوا لە کوردەکان و گەنجانی خۆمانەکەن پەیوەندی بەو هێزەوە نەکەن. ئەمە ڕەئی فەرمی یەکێتیە لە کەرکووک و ئەمە ڕەئی فەرمی هەموو یەکێتیەکانشە یەقین بە لەوەی کە ئێمە لەگەڵی نین. ئێمە دەست بۆ ئەو هێزە نابین و حەقمان بەسەر پیرۆزیەکانی ئەو هێزەوە نییە، تایبەتمەندی خۆی هەیە، عەقیدەی خۆی هەیە، ئەوە تایبەتە بە خۆیان. ئەمما وەکو کورد ئێمە لەگەڵی نین کورد بچێتە ناو ئەو هێزەوە و ئینتیمایەکی سەربازی بەو هێزەوە بکات. باش، ئەمە ڕوونە. کاک ڕێبوار، ئێستا من باسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم. بۆ چەند ڕۆژی داهاتوو پلانتان چیە بێ بۆ ڕێگریکردن لە تعریب وەکو یەکێتی باسی عاممان کرد، وەکو یەکێتی پلانتان چیە بێ و بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکان پلانتان چیە بێ و بە ڕێزیشت ئەزانیت کە مەسەلەن ئەم ساڵ کە بێتە 2021 لە هەموو مانگێکە ژمارەیەک گەنجی تر دێنە پێشەوە، گەنج بێکارن، گەنج ناتوانن جێگیان بگرێتەوە پێشووتر بەشێکیان لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە بوون بە هێزی بە پێشمەرگە موچەیەکیان بۆ خۆیان دابی نەکرد. ئێوە چه هەوڵێکە دەنۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان چووکە کوردێکی زۆری کەرکووکی خانەقینی دەستی داقوق حتى دووسخورمات و خوار و تەنانە شنگالیش چاوی لە هیمەتەکانی ئێوێ و خۆیان بە یەکێتی ئەزانن و یەکێتی بە خاوەنی خۆیان ئەزان لەو سنوورانە. کاکزانە ئێمە پێمان وایە کلیلی چارەسەری کێشەکانی کەرکووک دەبێت یعنی بیر لە هەندی هەنگاو بکەینەوە کە گوزەرانی ژیانی خەڵک باشکەین، ینی و پلانی تایبەتشمان هەبووە بۆ ئەو دۆخە، بەڵام ئێستا ئەو کۆزانی یەشێتی لە ئیداری ئەم شارەیان نییە. ئیدارە بەدەست یەک پێکاتەوەیە و لەنەوە یەک پێکاتەش کەسایەتیەک وەکو ڕاکانجووری دەستی بەسەر هەموو شتەکان نەگرتووە. بەداخەوە حکومەتی عێراقی جدی نییە لە چارەسەری کێشەکانمان و لە کەرکووک و حکومەتی عێراقی بۆتە هۆکاری ئەوەی کە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ لە کەرکووک قوڵ بێتەوە. ئێمە گلەی گازندەیەکی زۆرمان لێ کردوون. پرۆژەی داهاتوومان دەبێت پرۆژەیەکی چۆنەڵێ لەسەر بنەمایەکی
فکری اقتصادی بێ، واتە لەسەر بنەمای اقتصاد بێ، لەسەر بنەمایە بێ کە اقتصاد و هەنگاوەکان و هەوڵەکانمان بۆ ئەوی ژێرخانێکی ئابووری باش بۆ سەبارەت بۆ دۆزینەوەی ببێتە هۆکاری هەلی کار بۆ گەنجەکان و لە هەمان کاتشە ئەو بنەما ئابووریە ببێتە هۆکاری چارەسەری کێشەکانی کەرکووکشە. چۆن باسی کەم چۆن کلیلی چارەسەری کێشەکەی کەرکووک ئەو کێشانی کێسە لە کەرکووکە بەڕای من شخصی من ئەمە وەکو خۆم قسەم کردووە و لە نێو هەواڵەکانشمان لە یەکێتی باسم کردووە دەبێت بیر لە چارەسەرێ بکەینەوە کە بنەمایەکی ئابووری کە ژیانی هاوڵاتیانی پێخۆشکەین و گوزەرانی خەڵکی پێخۆشکەین و لە سەر ئەو بنەمایە دەستبەرین بۆ چارەسەری کێشەکانی کەرکووک، یعنی نەک تەنها لەسەر بنەمایەک بێ کە پێکاتەکانی تر ڕەتفعلیان هەبێت. ئەگەر ئێمە ئەمانەوێت گوزەرانی خەڵک باشکەین و هەلی کار بۆ گەنجەکان بدۆزینەوە دەبێت پێش هەموو شتێک بڕوامان بە پێکۆژیانێکی ڕاستەقینە هەبێت، پاشان بڕوامان بە ئیدارەیەکی مشتەرەکی ڕاستەقینە هەبێت و پێکەوە بەشداری لە حکومڕانی ئەم شارە بکەین و ژێرخانێکی ئابووری باش بۆ کەرکووک بێتە ئاراوە. کاکزانە خێر و خێرات لە کەرکووک زۆرە، یعنی چۆن سامانی سروشتی لە کەرکووک زۆرە و قووەتی گەنجان و گەنجی نەوعی باش لە کەرکووکە بوونی زۆرە، واتە مەواردی بەشەری لە گەنجە هەیە، مەواردی طبیعیە لە خاکی کەرکووک و لە ناوچەی کەرکووکە هەیە، بەڵام بە شێوەیەکی تەندروست ئیستیسمار نەکراوە. ئەبێ اعتراف بکەین لە ماوەی 16-17 ساڵی ڕابردوو هەڵە زۆر کراوە، ئەبێ اعتراف بکەین فەساد زۆر کراوە، ئەبێ اعتراف بکەین گەندەڵی لە ناو دام و دەستگاکانە هەبووە، لە ئێستاە هەبووە لە حکومڕانەکانی پێشتریش هەبووە کە کوردیش ئیداری بەدەستم شارەوە بووە. ئەبێ اعتراف بکەین سەروەت و سامانی گشتی کەرکووک لە سەردەمێک کە کوردیش لە ئیداری ئەم شارە بووە بە هەدەر ڕۆشتووە. پاشان بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین کە ئەم هەموو ژێرخانە ئەو هەموو مەواردە طبیعیە و ئەو مەوارد بەشەری کە هەمانە بیکەینە هۆکارێک کە ژێرخانێکی ئابووری باش لە کەرکووکی پێ دەبێتە ئاراوە و ئەمە ببێتە کلیلی چارەسەری کێشەکانشمان لەگەڵ پێکاتەکانی ترپی. ئەمە لە ناو مێشک و منە و ئەمە لە ناو بیری و مێشکی زۆرێک لەو هاوڵاتی و گەنجانەیە کە ئەمڕۆکە لە کەرکووکە ژیان بەسەر ئابن. لەسەر بنەمای تەنها فکری قەومی ناتوانین کێشەی کەرکووک حەڵکەین، دەبێت بنەمایەکی ئابووری بکەین بە بنەمایەک بۆ ئەوەی کێشەکانمانی پێچارە سەرکەین و ئەمە خەون نییە، ئەمە ممکنشە بکرێت بە اقتصاد بە ئابووری بە دۆزینەوەی هەلیکار بە ژێرخانێکی ئابووری باش لە کەرکووک زۆر لە کێشەکانی کەرکووکی پێچارە سەرەکەین. بەڵێ بەڵام زۆر جار کەرکووچەکان ئەڵێن کە خێر و بێری کەرکووک و ئێمە زۆر جار ئەڵێنەوە لەسەر دەریایەک نەوتین، بەڵام خێر و بێرەکەی بۆ ئێمە نییە، تەنها دووکەڵە ڕەشەکەی بۆ کەرکووچەکانە و تا ئێستاژەم قسەیە ڕاستە. تاکەی کەرکووچەکان چاوەڕوانی ئەوە بن تەنها دووکەڵی ڕەشی نەوت هەڵمژن لە بری و خەڵکی تر شیرینی و مەسەلەن دەستکەوتی نەوتەکە ببات. قسەیەکی زۆر جوانت کرد ڕەحمەتت لێ بێت. کەرکووک دەوڵەمەندترین شارە بۆ احتیاتی نەوت، هەموو دنیا باسی ئەوە ئاکات. حەزەکەم ڕوونی کەمەوە بۆ بینەرانی کورسات و بۆ ئەو بەرپرس و مەسئولانەی کە لە کوردستانەوە ئێستا ژویان لە ئێمەیە. هەموو قەتاعی نەفتی شەریکاتی تایبەت بە وەزارەتی نەفتی عێراق نەوتی عێراق کە چەندین کۆمپانیای تایبەت هەیە لە کەرکووک، هەموو ئەوانەی ئەمڕۆ کە لە کەرکووک کارەکەن هین سەردەمی ڕژێمی پێشوە. لە 2023 تاکو ئەمڕۆکە کەوا چینە ناو 2021ەوە ئاسنێکیان نەکردێتە سەر ئەو کۆمپانیانە. کەرکووک مەسفایەکی هەیە هین ساڵی 60ەکانە و یەک ئاسن و یەک وەحدەیەکی ئینتاجی لە نەوت لە غاز لە تەسویەکردن لە 2023 تاکو ئێستا بۆ کەرکووک نەکراوە. یعنی ئەمە یەکێکە لەوەی کە دەبێت بزانین چی لە کەرکووکە گوزەرێت. بە پێچەوانەوە کاتێکە چیتە شارەکانی خواروی عێراق کە من 2 ساڵەمە پێش چوومە بەسرا، مەشاریعی تایبەت بە قەتاعی نەوت و غاز
کە لە ساڵی پار تەسلیم بە عێراق کراوە 6 مەشروع بووە، هەر مەشروعێکی بە 1 ملیار دلار تەواو بووە. ئەم فەرق و جیاوازیە کە هەیە دەبێت تێبگەین چیە گوزەرێت. بنزینی کەرکووکی بۆ ئۆتۆمبیلی کەرکووکیەکان ئەبێ ئێستاکە کۆمپانیەکان لە سلێمانی و لە هەولێر نەوتی کەرکووک برن لێ بۆمان تەسفیەکەن، چونکو لە کەرکووک مەسفایەکمان نییە پێداویستەکانمان بۆ دابین کات. ئەبێ ئێعتراف بکەین کە هەڵە هەیە، ئەبێ ئێعتراف بکەین حکومڕانێکی تەندروست نەکراوە لە کەرکووک و بە خۆمانە بچینەوە خۆمان ئامادە بکەین بۆ داهاتوومان. بەڵێ بەرنامەکەم بەرەو کۆتایە کاک ڕێبوار، دوا سەرنجی کاک ڕێبوار وەکو یەکێتیەک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر ئەگەر و پێشهاتێک کە ڕوبەڕووی کەرکووچەکان، ڕوبەڕووی دووس خورماتویەکان، ڕوبەڕووی خانەقینیەکان، ڕوبەڕووی هەتا ئەگاتە شنگال ئەبێتەوە ئێوە چیان بۆکە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزب حزبێکی سیاسیە و مێژووی خۆی هەیە. ئێمە هەمیشە وتومانە یەکێتی و کەرکووک دوانەیەکی لە یەکجیانەکراون. کەرکووکیەکان دەزانن کە یەکێتی لە هەموو کاتێک و لە کاتی پێویست هاتوۆتە دەنگ و دێتە دەنگ بۆ هەر مەترسێک بۆ ئەم شارە هەبێت و ئەمە واقعحالە بۆ دووس خورماتوو و بۆ خانەقین و بۆ شوێنەکانی تریش و بە تەواوەتی دڵنیایی ئەدەینە ئەوانەی لە پەڵکانن لە سەرگەڕانن ئێمە نوێنەری ڕاستەقینەی ئێوەین و شەرعێتی تەواومان هەیە وەکو پەرلەمانتارانی یەکێتی و بەگشتی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا هەر یەکەمان خەڵکی هەر ناوچەیەک بین ئێمە گشتی نوێنەری ئەم منتیقەیە و هەمووی بە کەرکووکی ئەزانین و هەمووی بە خانەقینی ئەزانین و هەمووی بە دووزی ئەزانین و شوێنەکان تری ناوچە کێشە لەسەرەکان. هەموو ئەو ڕێگایانی کە پێویستە بە پەیوەندیە تەلەفۆنیەکانمان، بە سەردانیەکانمان، بە ئیجراعاتە فەرمیەکانمان هەمووی ئەگرینە بەر ئەوەی کە تا ئێستاکە گردومانە و ئەوەیشی کە پێویستە ئەنجامی بدین ئەنجامیدین لە پێناو ئەوەی کە نەهێڵین پیلانێکی تعریب لە شوێنێک لە شوێنەکانی کەرکووک و شوێنەکان تر سەر بگرێت و دڵنیایی هەموو تاکێکی کورد لە کەرکووک ئەدەین ئەوانی کە لە خاکەکەیان ماونێتەوە و ئەوانەشی کە بە هەر هۆکارێ بوونە ڕۆشتون ئەوانیش هەر کەرکووکین و ئومێدەوارم ڕۆژێک بێنەوە شارەکەی خۆیان. کاری جددی ئەەکەین و ئەفکاری باش لە مێشکمانە و ئیرادەیەکی ڕاستەقینە لە نێو دڵمانە بۆ ئەوەی هەڵەکانی پێشووتر چارەسەرکەین و خزمەتێکی ڕاستەقینەی کەرکووکیەکان بکەین. پێویستمان بەکاتە بۆی ئەم هەڵانە چاکەینەوە. پێویستمان بە یەکگرتووی کووردە بۆ ئەوەی هێزمان زیاد بێت. پێویستمان بە پشتیوانی جددی هەموو ئەحزابی کوردستانیشە بۆ ئەوەی بتوانین هەنگاوەکانمان باشتر بەرەو پێش بنین. بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز لە ویست و ئارەزوو کێشەکانی کەرکووک خۆمان بە دوور ناگرین و خۆمان بە چارەسەرێکی فعلی ئەزانین و هەموو ئەوەی کە پێویستە لە پێناو چارەسەری کێشەکان ئەنجامێدین. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ڕێبوارتەها ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوکات بەڕێزی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. سپاس بۆ بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵمان بوون. نێرانی خۆشەویست یارمەتی هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەموو لایەکتان ساغ و سەلامت بن.